بەڵێم کاتم باش و ماندوو نەبن هاوڕانی بەڕێز هەوڵدەم لە ماوەیەکی زۆر کورتدا ڕووداوە گرنگەکانی ئەمڕۆ 19 مایتان پێشکەش بکەم کە لە جیهاندا هاتنە ئاراوە. من هەر ئەمڕۆکە کاتژمێر 20 بە کاتی ئەوروپا ینی دەکاتە 9 ئێوارە بە کاتی هەرێمی کوردستانی عێراق بەرنمەیەکی دیکەتان پێشکەش دەکەم و تایبەتە بە دوا نەخشە ڕێگای دەوڵەت بەخسەری بۆ عەبدوڵڵا ئۆزەران کە کۆمەڵێک دەستەواژەی گرنگی تێدانە، جێگای هەندێکیان جێگای مشتمڕ و نیگەرانیشن، بەڵام لەوێدا پێشکەشتان دەکەم ئەمڕۆکە ئێستاکە لەسەر کۆمەڵێک ڕووداو هەموو ڕووداوەکانی جیهاندا ناتوانم پێشکەش بکەم، کۆمەڵێک ڕووداوتان بۆ باز دەکەم. ئەمڕۆکە کۆبوونەوەی ناتۆ لە بروکسل هەبوو و تیشکیان خستە سەر ئامادەکاری سەربازی پشتگیری کردنی ئۆکرانیا و گرتنە ئەستۆی بەرپرسیارەتی زیاتری ئەوروپا بۆ پاراستنی خۆی. ئەنجامە سەرەکیەکانی کۆبوونەوەکە ئەگەر بتانەوێ بزانن، فەرماندەی ناتۆ ڕایگەیاند کە کشانەوەی پیلان بۆ داڕێژراوی نزیکەی 5,000 سەربازی ئەمریکی لە ئەوروپا پێگەی ئەوروپا لاواز ناکات. ئەمە یەک لە تەوەرەکانمان دەبێ باسی جەنگی ئۆکرانیا دەکەین، باسی ململانەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران دەکەین کە گەیشتوتە شوێ و لە هەمان کاتدا باس لە کابینەی نوێی عێراق و قەیرانی سیاسی کوردەکان دەکەین کە ئەمەشیان تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا لەناو چەقبستوویەکی زۆر گەورەدایە و لە هەمان کاتدا ئاوڕێکی کورد لە ڕۆژئاوا دەدەینەوە بزانین چی دەگوزارێت لە دەوروبەری هێزەکانی سووریای دیموکراتیک و ئەحمەد شەرع و ئەمە لە ئایندەدا ئەکرێت چاوەڕوانی چی بکەین و لە هەمان کاتدا باس لە کۆمەڵێک ڕووداوی و هەواڵی ناوخۆیی تورکیاش دەکەین. هاوڕێنی بەڕێز ئەو هاوڕێنەی کە ئێستاکە لەسەر فیسبوک تەماشامان دەکەن، لەسەر ئیکس تەماشامان دەکەن، تکایە بزووترین کات فیسبوک و ئیکس بەجێ بێڵن و ناوی من لەسەر کەناڵی یوتیوب بنووسن، کەناڵی یوتیوبی هیوا خۆشنەوە بدۆزنەوە و لەوێدا سوبسکرایب بکەن، ئیشتیراک بکەن بۆ ئەوەی جارێکی تر تووشی ئەوە نەبنەوە، بەردەوام بتوانن لەوێوە سەیرمان بکەن، چونکە ئەو بەرنامەیە لەسەر فیسبوک نامینێ و لە هەمان کاتدا ڤیدیۆکانمان لە بۆ هاوڕێیانتان بگوازنەوە، شێری بکەن، لایک بکەن، کۆمنتیشی لەسەر بنووسن. لە کۆتاییدا ئەگەر پرسیارێکی گرنگ هەبوو تایبەت بە هەواڵەکانی ئەوڕۆ بوو، تکایە بنووسن تاوەکو منیش لێی ئاگدار بم و یانیش قسەی لەسەر بکەین ئەگەر پێویست بێ. بەڵێ هاوڕێیان، دەست پێ دەکەین سەرەتا کۆبوونەوەی ئەمڕۆکەی ناتۆ ئەنجامدرا لەو وڵاتەی کە من لێی دەژیم واتە لە بروکسل ئەنجامدرا، با بزانین ئەنجامەکەی چی دەبێ و کاریگەریەکەی لەسەر ئاڵۆزیەکانی ناوچەکە چی دەبێ، بە تایبەتیش ئەو ئاڵۆزیانەی کە پەیوەندیان بە یەک بە شەڕی ئۆکرانیاوە هەیە، دوو بە شەڕی هورموزەوە دوورگەی هورموزەوە هەیە. هەروەکو دەزانن پێشتر دۆناڵد ترامپ بۆ سزادانی ئەڵمانیا لە بەرامبەر ئەوەی کە ئەڵمانیا باسی لەوە کرد کە شەڕی هورموز شەڕی ئەمریکا لەگەڵ ئێران شەڕی ئەوان نییە و دۆناڵد ترامپ ڕاستەوخۆ باسی لە بڕیارێک کرد کە بڕیاری داوە 5,000 سەربازی خۆی لە ئەوروپا کە پێگەیان لە ئەڵمانیایە بکشێنەوە. ئەو پێگەیە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەتاوەکو ئێستا لە ئارادایەوە. ئمە نیگەرانێکی زۆر گەورەی دروست کرد کە ئایا لەمە دووە ناتۆ باشە ئەوە ئەمریکا ئەوروپا ناپارێزی و سەربازەکانی دەکەشیتەوە، هیچ کێشەی نیە، چونکە ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترامپدایە. هەرچەندە بەڕای من نابێ ئینسان وەها بیر بکاتەوە، بەڕاستی ڕاستە دۆناڵد ترامپ کەسێکی تایبەتە لەناو ئەمریکەکاندا، ناو سەرکردەکەی ئەمریکاندا، بەڵام ئەوە تەبیعەتی ئەمریکایە کە هاوپەیمانەکانی جارانی بفرۆشێ و یان شتی خۆی لەسەر فەرز بکە 100% و یانیش بیان فرۆشێ. ئێستاکە ئەمریکا ناتوانێت لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپا لەگەڵ هاوپەیمانەکانی دانوستاندن نیە لەگەڵدا بکە و بەرژەوەندی هەردوو لایەن ڕەچاو بکاتەوە استراتیژیەکی پێویست لە بۆ ئەوە، چونکە
ئەمریکا توانای ئەوەی نەماوە لە بۆ هەندێک پێی دەڵێ یان ڕەش یان سپی یان شێر یان ڕێوی یەکەچیان هەڵبژێرە و ئەمە لە هەموو شوێنەکاندا دەبین بۆ نمونە ئەو هاوپەیمانە کوردانەی کە چاویان لێبوو ئەمریکا چەرچیان پێ بدا بۆ ئەوەی ئیرانیان پێڕزگار بکە و بچن کوردەکان بەڕانک و چۆغەڵ و شەدەی سابلاغی و بانەیی بچن لە کۆڵانەکانی تاران هەڵپەڕن و سەرچۆپی بگرن دوای دوو ڕۆژ گوتی ئەمانە هەر هەمیان دزن چەرچی ئێمەیان دزی بە کەلک نایەن دزن هاوکاری ئێمەیان نەکرد چەکەکانی ئێمەیان بۆ خۆیان برد بۆ شوێیان برد حتا وەکو ئێستاش ئەمە دەکا لە هەمان کاتدا بەڵام ئەوە بەتەنیەت تایبەتە بۆ کورد نەخێر تایوان دوورگەی تایوان وایش حکوومەتی تایوان حکوومەتی چەند گرنگە کە لە سەدا 90 چیپەکانی جیهان بەرهەم دەهێنرێن بە چیپەکانی ئەمریکاشەوە لەوێ و بەرهەم دەهێنرێن بەڵام دوای ئەوەی لەگەڵ شی جینپینگ کۆ بوو سواری فڕۆکە بوو لەناو فڕۆکە لە بەرامبەر ڕۆژنامە نووسان گوتی تایوان دزن چیپەکانی ئێمەیان دزیون یعنی ئەمە یەک تایبەت نییە بە کورد دوو تایبەت نییە بە ترامپ تایبەتە بە سیاسەتی ئەمریکا بە سیاسەتی ئیمپریالیزمی هەر کەسێک دەیەوێت لە مەودووە لەو ڕۆبە دواوە بە تایبەتی ئەو قسەیان لە بۆنەوەی نوێیە نەوەی کۆن ئەوەی 30 ساڵی تێپەڕاندووە مشکی بۆگەن بووە لەمە تێناگە و ناشیەوێ تێبگا هەر دەوێت جوتەی خۆی جوتەی کوردایەتی لێبدا و بەردەوام بکە بەڵام گەنجی نوێ دەبێ ئەزمون لەوە دەرخن کە هەر کاتێک پشتت بە هێزێکی وابەست ئەو هێزە دەتفرۆشێ لە ناوت دەبە سوکایەتیش پێ دەکە دەستکاتە دەس لە بۆ هەندێ ئەمریکا ئەمەی لە بەرامبەر ئەڵمانیاش کرد و ئەو کاتە ئەو پرسیارە دروست بوو ئایا باش ئەمریکا ناتپارێزێ ناتۆ دەتپارێزی بێگومان ناتۆ دەستگایە بەتەنیا پەیوەندی بە ترامپ نییە بەتەنیا ناتوانین بڵێن پەیوەندی بە ئەمریکاشەوە ڕاستە ئەمریکا هێزی هەری گەورەی ناتوویە بەڵام بڕیارەکان بەو شێوەیە وەرناگیرن و لەناو ئەو هێزەدا تەنانەت ئەمریکیەکانش بۆ چوونی جیاوازیان هەیە هەر ئەمڕۆکە لە تەماشا دەکەین لە شتێکی سیر ڕوئەدا فڕۆکەیەکی F-16 ڕۆمانی سەر بە ناتۆ فڕۆکەیەکی ناتۆ ڕۆمانی دەچێ درۆنێکی ئۆکرانی دەخاتە خوارەوە درۆنێکی ئۆکرانی دەخاتە خوارەوە کە چوو بۆ ناو کایەی ئاسمانی ئیستۆنیا لێرەدا گفتوگویەک هاتە ئاراوە باشە دیارە ناتۆ بێسەروبەرە دیارە ناتۆ هاوکاری و ئەنتیگراسیۆن و کۆمونیکاسیۆن و کۆردیناسیۆنێکی ڕێکوپێکی نییە چۆن ئەکرێ فڕۆکەیەکی ناتۆ فڕۆکەیەکی دیکەی ناتۆ نەناسێتەوە ئەمە پرسیارێکی زۆر گەورەی دروست کرد و هەڵسان ئێستاکەش گفتوگۆ لەسەرەوە دەکرێت کە سیستەمی ئەلکترۆنی جەنگی رووسیا توانیویەتی ئاراستەی درۆنەکە بگۆڕێ بۆ ئەوەی ببێتە ئامانزی فڕۆکەیەکی دیکەی F-16 ئەمریکا وڵا خۆشە بەگشتی کۆبوونەوەکەی ئەمڕۆ سەرکردەکانی ناتۆ باسییان لە بەرگری ئاسمانی بەهێزتر کرد باسییان لە بەرهەمهێنانی زیاتری تەقەمەنی کرد هەموو پارەپولەکانتان لە مەودووە بدەنە تەقەمەنی و خێراکردنی دروستکردنی چەک بەرزکردنەوەی خەرجێ سەربازیەکان لەلایەن ئەندامانی ئەوروپاوە بەڵێ ئەمە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ناتۆ بوو کە ناتۆ هێزێکە بەردەوام وڵاتانی سەر بە ناتۆ دەدۆشێ چونکە هێزێکی شەڕ و هێزێکە بەڕاستی فونکسیۆنی نەماوە هێزێک بوو پێشتر بە پێی خۆیان بە پێی سیستەمی سەرمایهداری مانایەکی هەبوو بۆ ئەوەی جیهانی سەرمایهداری لە بەرامبەر جیهانی سۆسیالیستی بپارێزێ بەڵام ئێستاکە ئەو جیهانە سۆسیالیستیە لە 89 لە 90ەکانەوە بە هیچ شێوەیەک نەماوە هەڵوەشاوەتەوە خۆی هەڵوەشاندوێتەوە باشە ئەمە هەتاوەکو ئێستا بۆ بەردەوام دەکا ئەمە جێگەی پرسیارە و لە ئەوروپاش دەنگێکی کز لە بەرامبەر ئەمەدا هەیە بەڵام کزە
و لە هەمان کاتدا لە کۆبوونەوەکە ئەمڕۆدا پشتگیری ئۆکرانیا وەک پێشینەی کارەکانی ناتۆ مایەوە بۆیە من چەندین جار وتومە ئەو 5 ساڵەی کە شەڕ هەیە ئێستاکە لە بینی رووسیا و ئۆکرانیا بەڕاستی شەڕی ئۆکرانیا نییە، ئەمە شەڕی ناتوێە لەگەڵ رووسیادا دەبێت والێک بدرێتەوە لەوانەیە بەردەوامی گەیاندنی چەک و پیلاندانان بۆ پشتگیری سەربازی درێژخایەن بەردەوام ببێ. ناتۆ نیگەرانە لە ئاسایشی دەریای باڵتیک، جەمسەری باکوور، جەنگی سایبەری ئۆپەراسیۆنەکانی رووسیادا لە دەریاکاندا کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ ناتۆ دروست کردووە. کۆردیناسیۆن و سیستەمی هاوکاری و کۆمونیکاسیۆن و ئاڵوگۆڕی نێوان فڕۆکەکان کەشتیەکان کەشتی فڕۆکە و کەشتی درۆن و فڕۆکەی شەڕ زۆر جار دەشێوێنێ و ڕووسەکان لەمەدا زۆر پسپۆرن، هەر لە بۆ هەندێک ناتۆ هەتاوەکو ئێستاش لەو بارەیەوە بێت چارەیە. و ئەمریکاش بە ئاشکرا لە زاری مارک ڕووتەوە بیستمان کە پێویستە ئەوروپا پڕچەکردنی خۆی خێرا بکات و کەمتر پشت بە هێزی سەربازی ئەمریکی ببەستێت. ناتۆ لە مانگی تەمووزدا پێویستە لە ئەنقەرە کۆبوونەوەیەک بکە و ئەمە ڕەنگ بێ زیاتر مەبەست لەی رووسیا بێ، هەم نزیکە هەم لە ئەنقەرەیە هەم لە ئۆکرانیا نزیکە و ئەمە بمانێ و نەمانەوێت تا ڕادەیەک پەیوەندیەکانی ئەنقەرە و رووسیا تا ڕادەیەک دەهەژێنێ. سەبارەت بە جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا تاوەکو ئێستاش بە چڕی ماوەتەوە، درۆنەکان بوونەتە چەق و تەوەرەیەکی سەرەکی. ئۆکرانیا بە شێوەیەکی بەرچاو هێرشە درۆنیەکانی مەودە مامناوەندی بۆ سەر ناوچەی لۆجستیکی سەربازی، سیستەمی ڕادار و دامەزراوە نەوتیەکان و بەرگری ئاسمانیەکانی رووسیا زیاتر کردووە. بەرپرسیارانی ئۆکرانیا دەڵێن ئەم هێرشانە بەردەوام کارەکانی رووسیا لە پشتهێلەکانی پێشەوە تێک دەدەن. رووسیا هێرشی نوێی کردە سەر بەندەری ئیزمایل سەر بە ڕووباری دانوب کە ناوەندێکی گرنگی هەناردەکردن و لۆجستیکە لە ناوچەی ئۆدێسا. ئۆکرانیا چەندین درۆنی بەرەو مۆسکۆ و ناوچەکانی تری رووسیا ئەمڕۆکە ڕەوان نەکرد. شیکەرەوان جەنگەکەەوە قۆناغێکی داتاشینی تەکنۆلۆژی درێژخایەن وەسف دەکەن کە درۆن جەنگی ئەلکترۆنی و هێرش بۆ سەر ژێرخانی وزەی تێدا باڵا دەستن و قوربانیانی مەدەنی لە هەردوو لا بەردەوامن. ڕووماڵەکەی ئەمڕۆ مەڕاستینی بە خاکسپاردنی دوو خوشک لە کیف لە خۆگر کە هەفتەی ڕابردوو لایەن هێرشێکی موشکی رووسەکاندا کوژرا بوون. لە بۆ هەندەیە تاوەکو ئێستا داهاتووی ئەم شەڕە دیار نییە. زۆر کەس پرسیار دەکا ئایا دۆناڵد ترامپ بۆ نەیتوانی ئەم شەڕە ڕابگری بۆ ناتوانێ، لەبەرەوەی دۆناڵد ترامپ و ئەمریکا هێزی جارانی نییە، قووەتی جارانی نییە. یعنی تەنانەت ڕاستە ترامپ توانێت لە کۆشکەکەیدا سوکایەتی بە زێلنیسکی بکە، بەڵێ ئەم شتانە دەکا، بەڵام توانای نییە. یعنی ئەگەر ئۆکرانیا بڵێ نەخێر توانای نییە هیچ بکە. ئەوە ئەمریکا ئێستا ئەمریکای جاران نییە. دووەمینیان نە رووسیا و نە ئۆکرانیا هیچ مەجارێک چەند لە بۆ دیپلۆماسیەت نێشتێتەوە، هیچ مەجارێک نێراوەتەوە لە بۆ هەندێک شەڕەکە هەتاوەکو ئێستا بەردەوام دەکات. با بچینە سەر ململانەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا. ئەم قۆناغاش وەکو شەڕی ئۆکرانیا هەتاوەکو ئێستا بە مەترسیداری بەبێت وەڵام ماوەتەوە و ئێستاکە پرسیارەکە لەسەر ئەوەیە کە ئایا ئەو دیپلۆماسیە کاتیە دەوەستنرێ وەستاوەیان نەوەستاوە. ئێران هۆشیاریدا کە ئەگەر هێرشەکانی ئەمریکاییان ئیسرائیل دەست پێ بکەنەوە ڕەنگە بەرەی نوێ بکەنەوە و ئەم جارە بە تەواوەتی کۆتایی بە دانوستاندن دەهێنن. بەپێی چەندین راپۆرت ئیدارەی ترامپ پەرەسەندنی سەربازی زیاتری ڕاگرتووە لە کاتێکدا وڵاتانی عەرەبی و کەندا و هەوڵی نێوەندگیری دەدەن بۆ دانوستاندن هەتاوەکو ئێستاش.
ئابووری ئێران لەژێر فشارێکی زۆردایە. بۆرسەی تاران ئەمڕۆ دوای نزیکەی 80 ڕۆژ داخران بەهۆی ململانەی ناوچەکانەوە ئەمڕۆکە بەتەنیا کرایەوە. بازرگان بازاڕەکانی گواستنەوەی دەریایی وزە بەهۆی گرچیەکانی دەوروبەری گەروی هورموزەوە بە ناسەقامگیری ماونەتەوە، بەڵام کەشتیەکان دێن و دەچن. یعنی جۆرێک چاون و قاندنیش هەیە لەو ناوەدا. شەڕ و پێکدادانە پەیوەندیدارەکان بە ململانەی فراوانەکەەوە لە لوبنان و کەرتی غەزەش بەردەوامن و ئەمانە هەر هەمویان هەتاوەکو ئێستا بابەت گەلێکن کەس ناتوانێت بە ئاسانی پێشبینی بۆ بکە. و ئێران ئەمریکا تاقە ڕێگا لە بەردەمیدا یان ئەوە تا بەشێکی زۆر لە مەرجەکانی ئێران قبول دەکەوە ئەما دەبێتە هۆی ڕۆڕەشی شکستی ترامپ، شکستی نەتەنیاهو و بەرزبوونەوەی هەژمونی ئێران لە ناوچەکەدا، یان ئەوە تا دەبێت دیسا لی بداتەوە کە لیدایەوە یەک لە چی ئەدا. دوێنێش باسم کرد خانووەکان ئەو خانوانەی کە 20 زار لی داون جاری 21مین لی ئەداتەوە، هیچی تر نییە. لە نەوت ئەدا ئێرانیش هەموو نەوتی ناوچەکە دەسووتێنێ. ئەو کاتە قەیرانی نەوت لە هەموو جیهان بەردەوام دەبێەوە. ئەمە شتێکی مەحاڵە، شتێکە ناکرێ بکرێ. هێزدا دەبەزین ئەو هێزرە کوێ دێنن. ئەوان لە بۆ خاتری یەک پیلۆتی خۆیان یەک فڕۆکەوانی خۆیان ڕزگار بکەن، هێزیان دابەزان بەڵێ توانیان سەرکەوتوو بوون، فڕۆکەوانەکەشیان ڕزگار کرد، بەڵام سێ فڕۆکی دیکەیان لەوێ بەجێهێشت، ناسەر بوون لە ئاسمانەوە هێڕشیان کردە سەر فڕۆکەکانی خۆیان تەقاندیانەوە. ئەمەشیان هەیە. ئەو هێرشی سەر زەوی دەکەن. ئەمە لەکوێ دێن؟ هەتاوەکو ئێستاش ئەمانە ڕوون و ئاشکران نین و هیچ هێزێکی هیچ وڵاتێکی ناوچەکەش ئامادە نییە. تەنانەت ئیماراتیش باوەڕ ناکەم بۆ شوێ. ئیمارات حەزەکە شەڕ بەردەوام بێ، ئێران بڕوخێ، چارەسەریەک بدۆزرێتەوە، چونکە ئیمارات ویلایەتێکی بۆتە بەشێکی ئیسرائیلێکی عەرەبیە لە ناوچەکەدا، هیچی دیکە نییە. لە بۆ ئەوەی ئیمارات کەوا بیر بکاتەوە کۆمەڵێک ئارگومنتمان هەیە، بەڵام پاشاکەی عەرەب و ئیسلام لە ناوچەکەدا سعودیەش وها بیر ناکاتەوە. سعودیا لەمە دەترسێ کە ئێران بە تەواوەتی لە ناو بچێ، هەژمونی ئیسرائیل زۆر بەهێز دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و سعودیا ئەمەی ناوێت. سعودیا هاوسەنگی دەوێت و ئەو هاوسەنگیش لە ڕێگەی ئێرانێکی نیمچە لاواز و یانیش ئیرانێک کە بتوانێت سازشی لەگەڵ بکە، ئیرانێک کە بتوانێت بەرژەوەندەکانی لەگەڵ ئەنتیگرە بکە، ئەتوانێت مەیسەری بکە و یانیش لە ڕێگای کۆمەڵێک هێزی دیکەی وەکو مسر و تورکیا و پاکستانەوە ئەتوانی بیکە. بەڵام ئەمەشیان لەگەڵ ئێرانێک دەکرێت ئەگەر لاوازیش بێ. لە کاتێکدا کاو ئێرانە نەمینێ ئەو سێ هێزش ناتوانن لەو ناوچەیەدا مانۆڕی سەربازی بکەن، ئەو کاتە دەبنە ئامانجی ئیسرائیل. لە بۆ هەندێک سعودیا حیسابی ئەمانە هەمووی دەکا. سعودیا لەگەڵ ئەمەدانیا ئۆردون، لەگەڵ ئەمەدانیا کوێت، لەگەڵ ئەمەدانیا بەحرێن و قەتەریش لەگەڵ ئەمە دانین. هەر لە بۆ هەندێک بەڕاستی کێشەکە هەتاوەکو ئێستا ماوەتەوە و هەتاوەکو دێ کات لە بەردەم دۆناڵد ترامپ کەمتر دەبێتەوە، دەبێت چی بکات، چۆن کۆتایی پێبێنی، کۆتایی پێدێنیان پێی ناهێنێ. لەو بینەدا تەماشا دەکەین لە عێراقدا کێشە و قەیرانی سیاسی بەردەوام دەکەن بە هەرێمی کوردستانیشەوە. بەغدا هێشتا لە ململانەیدایە لەسەر کێشەی کابینە دابەشکردنی دەسەڵات و ناکۆکیەکانی بودجە کە پەیوەستن بە داهاتی نەوت و پرسەکانی و نەوت بەگشتی و یانیش دابەشکردنی دەسەڵاتەکان لە نێوان حکوومەتی فەدراڵ و هەرێمی کوردستاندا دانوستانەکان هەتاوەکو ئێستا بەردەوام دەکەن، بەڵام هەموو بابەتەکان بە سەختی ماونەتەوە. کۆمەڵێک ئاکتۆر هەن و ئەو کۆمەڵێک ئاکتۆریە هەم دەوڵەمەندیە هەمیش کێشەیەکە لە بەردەم چارەسەریەکان و تەماشا دەکەین لە هەرێمی کوردستانیشدا هەتاوەکو بێ هیوایەکی زۆر گەورە دروست دەبێت ئایا شتێک ماوە بە ناوی هەرێمی کوردستان.
شتێک ماوە بە ناوی هەرێمی کوردستانیان بەڕاستی باشتر وایە ناوی لێ بکەین هەرێمی سلەیمانی جەلالیستان، هەرێمی بادینان و سۆرانی مەسعودیستان، هیچ ناوێکی دیکە نەماوە لێ بکە، ینی ئەو ناوە کوردستانە زۆر زۆر بێمەعنا بووە بەڕاستی، هەتاوەکو دێ بێهیوایی، هەتاوەکو دێ کەڵەکگایی لە نێوان هەردوو لادا بەردەوام دەکا و هەردوو لاش هەتاوەکو ئێستا پەیوەندیەکانیان پەیوەندی بە گومانن، کامیان لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بەردەوامە لە پەیوەندیەکانیان لە ژێرەوە، کامیان لەگەڵ ئێران بەردەوامە لە ژێرەوە و زۆر جار ئەگەر مرۆڤ بە عاقلانە بیری لێ بکاتەوە لە سوسیال میدیادا هەندێک خۆی دوور بخاتەوە لە عاتیفەی سوسیال میدیا و لە کاریگەری پرۆپاگەندەکان هەندێک خۆی دوور بخاتەوە بە عاقلان تەماشا بکە، بەڕاستی وێنەیەکی پێچەوانە تریش هەندێک جار مرۆڤ دەبینی لە پەیوەندیەکانی جەلالی و مەلایی لەگەڵ ئێران و ئیسرائیلدا، شتێکی پێچەوانەی کە باز دەکرێت هەندێک جار دەبینین لێم تێگەن وابزانم وانە لەمە زیاتر درێژتر ناکەم. هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین لە نێوان جەلالی و مەلایی دابەشکردنی وەزارەتەکان، کۆنتڕۆلی ئەمنی و پێک هاتە هەواڵگیریەکان، داهاتینەوە دەسەڵاتی ناوچە جێناکۆکەکانە تاوەکو ئێستا کێشەی زۆر زۆری لەسرە و هیچ کەسێک نایهوێ واز لە میرنشینی خۆی بینێت، تمۆحێکی دیکەشیان نییە. لە هەمان کاتدا لە سووریادا تەماشا دەکەین ئاڵۆزیەکان بەردەوامن، بەڵام هەرۆکو لە بەرنامەی دوێنێدا باسم کرد ئەمڕۆکە نە حکوومەتی شەرعە نە هێزەکانی سووریای دیموکراتیک نەتوانای جەنگێکی دیکەیان هەیە، نەدەیان هەوێ جەنگێکی دیکە بکەنەوە، جەنگێکی دیکە لە بۆ هەردووچیان جێگەی مەترسیە. لەبیرتان نەچێ پێشتر تۆماس باڕاک بەردەوام دەیگوت با سووریا بخینە ناو کەوانەیەک لە لایەکی داونین بۆ ئەوەی ئێمە ئیش و کارەکانی دیکەمان بتوانین بکەین. یعنی سووریا ئەو معنای ئەوەیە سووریا کێشەکانی سووریا بە هەموویەوە چارەسەر نابن، زۆر زۆر زەحمەتە، هیچ شتێک دیار نییە بە هەبوونی شەرعیشەوە، بە هەبوونی هێزەکانی سووریای دیموکراتیشەوە، بە هەبوونی هێزەکانی سوێداشەوە، هیچ شتێک یعنی هیچ شتێک گەڕانتی نییە کە هەتا دوای ئەمانە بمێننەوە. لە بۆ هەندێ جارێ بە ئەمە لەلایەک دابنین بۆ ئەوەی ئێمە ئیش و کارەکانی دیکەمان ئەنجام بدەین. ئیش و کارەکانی دیکەیان چ بوو؟ ئامانجەکانی کۆالیسیۆنی ئەپشتاین بوو، واتە با بزووترین کات ئێرانەکە لە کۆڵکەینەوە، چونکە ئەولەویەتی ئیسرائیل سەرەتا ئێرانە. بەڵام تەماشا دەکەین ئێستاکە ئێرانەکەشیان بۆ لە کۆڵ نەکرایەوە و لە سووریاشدا خەریکە ڕۆژ بە ڕۆژ تەقینەوەی نوێ دێنە ئاراوە لەو بینەدا ئەحمەد شاعیش بە سوود وەرگرتن و ینی سوء ئیستیفادەکردن لەو هاوکێشە سیاسیە کە هەموو جیهاندانی پێدادەنێ، تەنانە سیستەمی ماستەر کارتیشیان لە بۆ کردەوە، یانیش داخلی ناو سیستەمی ماستەر کارتیان کردەوە. ئێستاکە ماستەر کارتی سووری لە لەندەن و برۆکس نەتوانی کاری پێ بکەی. لەو بینەدا ئەحمەد شەرا دەیەوێت سوء ئیستیفادە بکە بۆ ئەوەی سیستەمێکی خۆی مەرکەزی تەواو مەرکەزی خۆی لە سووریادا قایم بکات. لە هەمان کاتدا تورکیا تا ڕادەیەک دەیەوێ سوود لەمە ببینێ کە ئیسرائیل خەریکی ئێرانە، ئەو لە باشوور کەم تا زۆر بتوانێت پێگەی خۆی بەهێز بکە. ئەمڕۆکەش تەماشامان کرد لە باشووری سووریادا ئیسرائیل هێرشێکی دیکەی ئەنجام داوە. ئەمانە هەر هەمویان تا ڕادەیەکی زۆریش پەیوەندیان بە تایبەتی ئەوەی کورد پەیوەندی بەو پرۆسەیە هەیە کە لە باکوور لە نێوان ئۆجەران و دەوڵەتدا بەڕێوە دەچێ لە بۆ ئەوە تەماشای سەعات 8 بکەن، سەعات 8 ئەوروپا، واتە 2 سەعاتی دیکە، زیاتر لە 2 سەعاتی دیکە لەوێدا باسی ئەو بابەتە دەکەین کە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سووریاش دەبێ، بەڵام ئەو شتانێکە مێدیاکانی باشوور دەیگوازنەوە جگە لە قسە هیچی دیکە نیە. مەزلوم عەبدی سەردانی تورکیایی نەکردووە، ئەسڵ و ئەساسی نیە. کۆمەڵێک مێدیای بێ ئیشی باشوور هەن لە زیاتیەوەی باسی گەندەڵی بکەن، باسی بۆ وەزعی خۆیان بکەن، خۆیان بە باشوور و باکوور و ئەم شتانە
هەڵواسیوە. لە ناو تورکیادا ئەمڕۆکە جەژنی نیشتیمانی تورکایە، ئیواتە یادکردنەوەی ئەتاتورک، ڕۆژی گەنجان و وەرزش کە نیشانەی گەشتنی مستەفا کەماڵ ئەتاتورکە بۆ سامسۆن لە ساڵی 1990دا. تورکیا خەریکی ئەوەیە. لە هەمان کادا تورکیا بەردەوامە لەسەر هەناردەی پیشەسازی بەرگری کۆمپانیا تورکیەکان هەتا وەکو ئێستا لە بواری پیشەسازی بەرگری دەیانەوێ کار بکەن و یەک لە بابەتە ئابوووریەکانی تورکیا ئەمەیە کە بابەتێکی ئابووری احتیکار کراوە لە بنەماڵی ئەردۆغان و کۆمەڵێک کەسی نزیکی دەوڵەتەوە، پارەکەی زۆر ناچێتە خەزانەی دەوڵەتەوە، ئەویش پیشەسازی سەربازیە. بەڵام لە بیرمان نەچێ لەو ماوەیەدا درۆنەکانی تورکیا لە چاو درۆنەکانی ئێران و رووسیا و ئۆکرانیا و ئەمانە پاشەکشێکی زۆر زۆر گەوریان بەخۆوە بینیوە. گرژیە سیاسیەکان ڕۆژ بە ڕۆژ بەردەوام دەکەن سەرکوتی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی جەهەپە و ئەمە هەتاوەکو ئێستا ئاکتیفە. ڕووداوی تەقەکردنەکەی دوێنێ لە مێرسین هەتاوەکو ئێستاش تورکیای دەهەژێنێ دوایەوەی چەکدارێک 6 کەسی کوشت و پاشان لە کاتی ئۆپەراسیۆنی پۆلیسدا کۆتایی بە ژیانی خۆینا خۆشی کوشت و تورکیا تەماشا دەکەین لەلایەکەوە لە بواری دیپلۆماسیەوە لە ئێران و عێراق و سووریا زۆر زۆر ئاکتیفە، تا ڕادێک بەشدارە لەسەر هەموو پرسەکاندا لە هەمان کەتدادا ناوە خۆدا بۆ ئەوەی کێشەی پەکەکە، ناڵێم کێشەی کورد، کێشەی پەکەکە بەرەو ئاقارێک ببا بەردەوام لە ناو گفتوگویەکی چڕدایە. بەڵام وەکوتم سعات 8 تەماشا بکەن. بەڵێ هاوڕێیان من دێمە کۆتایی ئەو بابەتەی ئێستا. کابزانم کاک موختار چی وتووە ماوەیەکی زۆر ماوەیەکی زۆرە گوێ لە کاکیوا دەگرم، سیر بوو لام بۆچی کاکیوا ئەوەندە بەپەلا قسە دەکات، کەچی ئێستا سەیرم کرد سپیدی یوتوبەکەی من زۆرە. دەستخۆش کاکیوا بۆ لایفەکەت. ئەمانە شتی تەکنیکی نەجاروبار سپێدەکەیان زیاد دەکەم، جاروبار کەمیان دەکەم بەهۆی کاتەوە کێشەیەکی وە دروست نابێت، چونکە جاروبار دەمەوێ بەرنامەکان هەتاوەکو بکرێ چڕۆپڕ بن، هەم بەپەلا هەندێک جار قسە دەکەم، هەندێک زاریش سپیدەکەی زیاتر دەکەم. بەڵێ بەخێر بێن سەر و سەرچاوم هاوڕێیان. تکایە لەبیر مەکەن ساعات 8 بە کاتی ناوەندی ئەوروپا، ساعات 9 بە کاتی هەرێمی کوردستاندا دووبارە لەگەڵمان دابن لەگەڵ لە بەرنامەیەکی تایبەت بە چارەسەرکردنی کێشەی کورد لە ناوکەوانەدا لە تورکیادا. بەڵێ هەر بژین کاتێکی خۆش، ڕێز و سڵاو. تکایە ئەمانەی نەبوونەتە سوبسکرایبی بکەن، بابەتەکانمان لایک بکەن، بەردەوام چرکێک لەسەر زەنگۆڵەکە بکەن، کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیان بناسێنن. بەڵام لە هەمان کاتدا شتێک کە لە بۆ ئێوە زۆر زۆر ئاسانترە بەڵام کێشە دروستەکە، ئەویش ئەوەیە لە ڕێگای مەسینجەر و وەتسئاپ و ئەمانە کەناڵەکە یەکسەر کۆپی نەکەن و لینکەکەی لە بۆ هاوڕێیان بنێرن، ناوەکەی من بنووسن لە بۆ هاوڕێکت بنێرە، بڵێ لەسەر یوتیوب چرکەی ئەو ناوە بکە، سوبسکرایبی بکە. ئەمە کەناڵێکی باشە، هەواڵەکان دەگوازێتەوە، زانیاریتان پێدا، زانیاری بەسوودتان پێدا، شتی پۆپیلیست باس ناکە و ئەم شتانە باس دەکە کە مێدیا سۆرانی زمانەکان ناتوان باسی بکەن، ئەو توانایان نییە خۆیان لێ دەپارێزن. من لەو بارەیەوە بەڕاشکاوانەتر قسەتان لەگەڵ دەکەم. تکایە لەو بارەیەوە تکاتان لێ دەکەم کەم تەرخەم مەکەن، هەر کەسێک لە ئاستی خۆی کارێکی بچووژی بکە باش دەبێ. بەڵێ سوپاستانەکەم، کاتێکی خۆش، هەر بژین.